جێگای دڵخۆشت پێویستی ویستی لە تەندروستی و چیزیان هەبێنە بۆ ژنە بۆیە ئێمە ماوەی ئەمە تقریباً 10 ساڵە لە ئێمە لەداوام مەگەر ناڵێم هاوڵاتی ئاسایی جەروەها بوو بۆ منە ڕوبەڕوومان دەبوونەوە بەڵام ئەم کەمپەینە پێشانی دا کە کارکردن لەگەڵ کۆمەڵگا خەتەنەکردنی مێنە بنبڕ بێت. ئێمە کۆڕێکخراوی وادی لە ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوەی خەتەنەکردنی مێنە ئەمڕۆ لە شاری هەولێر هەرسان بە ئەنجامدانی پانێڵێکی تایبەت بەو پرسە پرسی کۆتایی هاتنی خەتەنەکردنی مێنە و پێشهاتانێکی ئێستادا لە هەرێمدا هەیە. ئێمە چەند ساڵانێکە ڕێکخراوی وادی کار لەسەر ئەو قەزەیە دەکاتن وەکۆوە پرۆژەی تایبەتی هەیە هۆشیارکردنەوەی ئافرەتان لە لادەکان و لە گوڵەکان تایبەت بە خەتەنەکردنی مێینە سیمیناری تایبەت ئەنجام دەداتن و ئەنجامی زۆر باشی هەبوو ئەو سیمینارانە ئێمە لە ناو عمقی بابەتەکە داین لە ناو واقعی خەڵکەکە داین دەزانین کە خەڵکانێکدا ئێستا بیر و باوەڕیان چۆنە لەسەر خەتەنەکردنی مێینە ئایا تا چەند خەڵک ئێستا بڕوای بەوە مایە کە ئەو پرۆسەیە ئەنجام بدرێت یاخودنا ڕەنگە لە ساڵانی ڕابردوو بە شێوەیە کاڵ بوویتەوە بەڵام ئێستا ئەوەی کە ئێمە پێبینیمان کردووە خەڵکانێکەنە دەیانەوە بگەڕێنەوە سەر دیاردەکە داردەی ئەنجامدانی خەتەنەکردنی مێینەکە ئەمەش بەڕاستی کارەساتێکی گەورە بە دوای خۆیدا دەهێنێت لە بروێ ئێمە لە زۆر توێژینەوە بۆمان دەرکەوتووە کە خەتەنەکردنی مێینە زەرێری تەندروستی و دەرونی و کۆمەڵایەتی یەکجار زۆری لە کۆمەلگاکەماندایە لێرەدا ئەوەی پێویستە لەسەر ئێمە بەردەوام بین لەسەر ئەو هۆشیاریانە بەردەوامی پێ بدەین بۆ ئەوەی بتوانین ڕای بگرین بە هیچ شێوەیەک ئێستادادا کە دەنگۆی ئەوە هەیە یاساکە هەڵبگیرێ ئەمە بەڕاستی کارەساتێکی یەکجار گەورە لەگەڵ خۆیدا دەهێنێتن لە بەروەی زۆربەی زۆری ئەو خەڵکانێکە ئێستا خەتەنە ناکەن ئەو یاسایە ڕێگری لێکردینە ڕایگرتوون ئەگەر هاتوو ئەو یاسایە هەڵبگیرێتن ڕێژەی خەتەنەکردن بەرەو زیادی و بەروزی دەرچن ئەگەر بێت وەکو ئامار باسی بکەین ئێمە لە ئاماری ساڵی 2021دا لە هەولێر و ڕانیە لە کۆی 1206 ئافرەت 85 ئافرەتی خوار تەمەن 18 ساڵی خەتەنە کراوە لە ڕانیەش عەدەدیان 25 ئافرەتی خوار تەمەن 18 ساڵیە بەڕاستی ئەمەش جێگای هەڵوەستەیە پێویستە بێدواداچوونی زیاتری بۆ بکرێتەوە. ئێمە تیمەکانمان لە نزیکەوە کاریان دەکرد لەگەڵ پیاوانی ئاینی و بەساڵاچوان و هەروەها ژنان بە تایبەت و بۆ گۆڕینی بۆچوونی کۆمەڵگا لە ناوچەیەکیان لە هەموو هەرێمی کوردستان. لەم کاتەوە ئێمە ئەو تیمانە ئەم گەشتە هەروە ئاسان نەبوو لە سەرەتادا با بڵێن کەمپینەکە ڕوبەڕووی چەندین گیر و گرفتی جۆرە و جۆر دەبوونەوە یەکێک لەو گیر و گرفتان ئەو بوو کە بۆ نمونە جاریوە هەبوو پیاوانی ئاینی دەیانوت ئەمە پێچەوانەی ئاینی ئیسلامە نابێ ئەم کەمپینە کار لەسەر ئەوە بکات چونکە فەرزەیان سونەتە بێکچانیان ژنان خەتەنە بکرێ بۆیە لە جاریوە هەبوو هاوڵاتی ئاسایی ئەبوو ئەیبد من کچی خۆمە و بۆ نمونە خەتەنە یەکەم بەڵام بەهۆی سووربوونی وادی و لەسەر کارەکە وای کرد کە ئەم کەسانە کە لە ڕابردوودا دژی کەمپینەکە بوون لە دواتردا ببنە پاڵپشتیکەری کەمپینەکە بەڵام لەگەڵ ئەمەشدا خەڵکانێکی زۆر هەبوو هەر لە سەرەتای دەستپێکردنی کەمپینەکەدا پاڵپشتیکەری کەمپینەکە بوون بە سوپاسەوە ماڵەکانی خۆیان ئەکرد بە هۆڵی سمینارەکانی ئێمە. لەگەڵ ئەوەشدا کەمپینەکە پێشانی دا کە کارکردن لەگەڵ کۆمەلگا پێکەوە با بڵێن نەک لە دژی خەتەنەکردنی مێینە بنبڕ دەبێت و لە ماوەیەکی کەمدا با بڵێن گۆڕانکاری خێرا بەدەست دەهێنرێت و ئەمە تا دەگەینە ساڵی 2010 لە ساڵی 2010 وادی لێکۆڵینەوەیەکی ئەزمموی بڵاو کردەوە لە هەموو هەرێمی کوردستان دەربارەی خەتەنەکردنی مێینە لەم ساڵەدا ئەبینین بەگشتی لە هەموو کوردستان لە 172 کچان و ژنان خەتەنە دەکرێن لە گەرمیان ڕێژەکەی بەرز بوو لە 182 بوو لە ڕاستیدا ناوچەکان دەگۆڕێن بۆ نمونە پێشتر کە دەستمان پێ کرد لە هەرێمی کوردستانی عێراق لە گەرمیان ڕێژەکەی زۆر بەرز بوو دواتر گەرمیان کە لە ساڵی 2019 تەواو ڕاگەنرا کە خاڵی بووە لە خەتەنەکردنی مێینە بەڵام لە ڕانیە ئێستا ڕێژەکەی زۆر بەرز بوو ئێستا ئەوش خەریک بەرەو کەمبوونەوە ئەچێ بەڵام هەربوونی هەیە لە هەولێریش بە هەماشیەوە ڕێژەکەی زۆر بەرز بوو.